هێرشەکانی سەر پێشمەرگە و کۆدەکانی پشت ڕووداوەکان باز لە کەسانی کەم تەرخەم دەکرێت. ئاڕەشە لە پاڵپشتیکارانی داعش دەکرێت و ناوی کەسیش ناهێنرێت. فەرماندە و بەرپرسانی میحوەرەکان باز لە کەم و کوڕی و کەم تەرخەمیەکانی پێشمەرگە دەکەن. پێشمەرگەکانیش باز لە نەبوونی کەرەستە و چەک و سەنگەری باشی بەرگری دەکەن. لە دوو هەفتەی ڕابردوودا و لە ماوەی کەمتر لە 10 ڕۆژدا زنجیرەیەک پەلاماری توند کرانە سەر سەنگەرەکانی پێشمەرگە و نزیکەی 30 شەهید و برینداری لێکەوتەوە. داعش بەرپرسیارەتی خۆی لە هێرشەکان ڕاگەیان. ئەوەی لە دیوی یەکەمی هێرشەکان دابیندرا دیمەنێکی پڕ لە ئازار و خەم بوو بۆ تاکی کورد و خەڵکی هەرێمی کوردستان و پرسەیەکی سەرتاسەری هەرێمی کوردستانی گرتەوە بۆ لە دەستدانی ئەو پێشمەرگە و ئەفسەرە نەبەردانەی بۆ پاراستنی خاکی نیشتیمان خوێنی خۆیان بەخت کرد. بەڵام دیوی دووەمی ڕووداوەکان ژمارەیە کۆد و هێمای لێ دەخوێندرێتەوە کە لەوانەیە مایەی هەڵوەستە لە سەرکردن و تێڕامان بن بۆ خەڵکی هەرێمی کوردستان و پێویستیان بە وەڵامێکی دروست هەبێت. فەرماندە سەربازیەکان و بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە ماوەی 2 ساڵە بەردەوام باز لە خۆڕێخستنەوە و بنیادنانەوەی شانەکانی تیرۆریستانی داعش دەکەن و مەترسیەکانی دەخەنە بەرچاوی هاوڵاتیان. بەڵام لە ئەنجامدانی ئەم هێرشانەوە شێوازی وەڵامدانەوەی پێشمەرگە و دیمەنی نێو سەنگەرەکانی پێشمەرگە سەلمێنەری ئەوەیە لەگەڵ هەموو ئەو باسکردانەی خۆڕێخستنەوەی داعش و هۆشداریەکاندا وەزارەتی پێشمەرگە و بەرپرسانی سەربازی هەرێم خەمساردانە مامەڵەیان لەگەڵ ڕووداوەکان کردووە و نەک سەنگەرەکانیان ڕێک نەخستەوە و ئامادەکاریان بۆ وەڵامدانەوەی هەر هێرشێک نەکردووە کە ئەگەری ڕوودانی هەبووە. بەڵکو بە پێچەوانەوە لە هەندێک میحوەر و سەنگەر فەرمانی تەقەکردن و وەڵامدانەوەی هەر هێرشێکیان لە دەستی پێشمەرگە و فەرماندە مەیدانەکاندا نەهێشتووە. ڕەنگە وتەی برای 3 شەهیدەکەی مەخموریش باشترین شاهیدی ئەو ڕاستیە بن کە پێشمەرگە فەرمانی تەقەکردن و وەڵامدانەوەی پێنەبووە و بەشێک لە هۆکاری ئەو ڕووداوانەش دەگەڕێتەوە بۆ نەبوونی ئەو فەرمانە. ئەو مەسوولەکەی وێندەر پێشمەرگەکە گوتی دەرێ ئەمرمان پێنێ تەقینەکە. بەردەوام بەرپرسانی سەربازی و ئەمنی حکوومەتی هەرێم باز لە بوونی بۆشاییەکی ئەمنی زۆر لە نێوان پێشمەرگە و سوپای عێراق دەکەن و ئەوەی ئێستا لە هێرشەکانی سەر پێشمەرگەدا دەبیندرێت سەلمێنەری ئەو بۆشاییە ئەمنیەیە کە لە سنووری کڵۆجۆی گەرمەسێرەوە تا سنووری مەخمور و گوێر چەکدارانی داعش لە هەر شوێنێک بیانەوێت دەتوانن جوڵە بکەن و دەستی خۆیان لە پێشمەرگە بوەشێنن. پرسیار ئەوەیە کە بەرپرسانی سەربازی ئاگاداری ئەو بۆشاییە ئەمنیە فراوانن و بەردەوام گلەییان لە سوپای عێراق هەیە کە هەمەهەنگی هێزەکانی پێشمەرگەنین. بۆچی هێندە سنوورەکانیان تۆکمە نەکردووە تا داعش بەسانایی دەستی نەگاتە نێویان؟ یەکێک لەو بابەتانەی کە لە ماوەی ئەم هێرشانەدا باسی لێوەکراوە باسی کەم تەرخەمی هێز و فەرماندەکانی پێشمەرگەیە. مەحموود سەنگاوی فەرماندەی میحوەری گەرمەسێر لە دوای هێرشەکانی سەر کوڵەجۆ ڕایگەیان بەهۆی کەم تەرخەمی هێزەکانی پێشمەرگە و دروستکردنی بۆشاییەوە ئەم ڕووداوە ڕوویداوە و شوێنی هێرشەکە هی ئەوە نییە داعش دەستی پێ بگات و پێشمەرگەی تێدا شەهید بێت. لەلایەکی تریشەوە مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە دوای هێرشەکانی سەر میحوەری مەخمور و شەهیدبوونی 13 هاوڵاتی و پێشمەرگە ڕایگەیان دەبێت کەسانی کەم تەرخەم بە سزای حەقی خۆیان بگەن بەبێ ئەوەی هیچ کەس تۆمەتبار بکات بە کەم تەرخەمی. بەڵام شارەزایان دەڵێن ئەم لێدوانەی بارزانی و سەنگاوی لە خۆ نییە و لە ڕووداوەکاندا کەسانێک هەن کە کەم تەرخەم و هۆکار بوون بۆ ڕووداوەکان و هێرشەکانی سەر پێشمەرگە. لەلایەکی دیکەوە وەزارەتی پێشمەرگە لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بە سزادانی ئەوانە کردووە کە پاڵپشتی چەکدارانی داعش دەکەن و هەڕەشەی تۆڵەی توندی لێکردوون لە ئایندەیەکی نزیکدا. ئەم ڕاگەیەندراوەی وەزارەتی پێشمەرگە سەلمێنەری ئەوەیە کە ئەو چەکدارانەی بە ناوی داعشەوە هێرش دەکەنە سەر هێزەکانی پێشمەرگە پاڵپشت و پشتیوانی دەکرێن لەلایەن کەسانی دەرەوەی خۆیانەوە. بەڵام دیار نییە ئەو کەسانە کێن. ئاخۆ مەبەستی وەزارەتی پێشمەرگە لەو کەسانە گروپەکانی حەشدی شەعبی یان گروپ و تاقمی تری نزیک لەوان یان ئەوەی وەکو ساڵانی ڕابردوو بیندرا ژمارێک لە فەرماندە کوردەکانی نێوهێزی پێشمەرگە بازرگانیان لەگەڵ داعش دەکرد ئێستاژ هاوکاری و هەمەهەنگیان لەگەڵ دەکەن بۆ هێرشەکانیان.
یەکێکی تر لەو بابەتانەی کە لەسەر جەمهێرشەکانی چەند ڕۆژی ڕابردوودا فەرماندەی میحوەر و یەکە سەربازیەکان باسییان لێوە کرد نەبوون یان لاوازی دیسپلینی سەربازی و گوێڕایەڵی بۆ فەرمانەکانی فەرماندەکانە لەلایەن ئەفسەر و پێشمەرگەکانەوە بە جۆرێک لە هێرشەکەی سەر کوڵەجۆدا ژمارەیەک لە فەرماندەکان ئاماژەیان بەوەدا بەهۆی ئەوەی بەشێک لە ئەفسەر و پێشمەرگەکانیان لە ڕەبیەیەکی پێشەوە لە مەترسیدا بوون بەشێک لە فەرماندە و پێشمەرگەکانیان چوون بەهانایەنەوە و وێڕای چەند جارێک ئاگادارکردنەوە و فەرمان بەگەڕانەوەیان ئەوان هەرچوونەتە پێشەوە و سەرنجام بۆمبێک بۆ ئۆتۆمبیلەکەیاندا تەقیەوە و شەهید بوون لە هێرشەکەی سەرسنووری مەخموریش هەمان حاڵەت ڕوویدایەوە و بەوتەی سیروان بارزانی فەرماندەی ئەو میحوەرە ئەو کەسانەی شەهید بوون سەرکێشیان کردووە و غیرەتیان ڕێگەی نەداوە پابند بن بە فەرمانی سەر و خۆیانەوە کە پێیان وتراوە نابێت بە ئۆتۆمبیلەوە بچنە و سنوورە ڕائیدەکە پێی گوت بوو کاکە ئەمرە بەس بە پێ ئەبێ بچن تا هێزەکانی ترەگەن ئەبێ بە پێ کەمین دابنین بە ئۆتۆمبیل خەتەرە نەوەکو کەمینی ترەبێ بەداخەوە لە قارەمانەتی خۆی طبیعی بڵێن لە دڵسۆزی خۆی پەلەی کردبوو پێشمەرگەی سوار کردبوو بە پیکابەکە گوتبوو ئێمە بەوە چین ڕێگایەکە بگرین ئەوە بۆ تووشی ئەو کەمینە بوون و سیارەکە تەقیەوە لە زمنیەوە کە غازوشتی تێدا بوو ئەو پێشمەرگانش لەسەرەوە شەهید بوون هەردوو حاڵەتەکە دەرخەری ئەو ڕاستیان کە سۆز و گیانی بەدەمەوە چوون و هاوکاری لە پێش دیسپلینی سەربازیەوەیە لە نێو هێزەکانی پێشمەرگەدا و ئەمەش بە وتەی شارەزانی بواری سەربازی یەکێک لە خاڵە لاوازەکانی هێزی پێشمەرگەیە لەگەڵ گەیشتنی هەواڵی هێرشەکان و شەهیدبوونی ئەو ژمارە پێشمەرگەیە و بڵاوبوونەوەی وێنەی ڕووداوەکان یەکێک لە ڕەخنەتوندەکان کە ئاڕاستەی وەزارەتی پێشمەرگە و فەرماندە و بەرپرسەکانیان کرا ئەوە بوو کە لەدەیان بۆنەی کۆمەڵایەتی و سەربازیدا بەرپرسانی حیزبی و حکومی و سەربازی بە ئۆتۆمبیلی تۆکمەی درع و چەکی پێشکەوتووەوە دەردەکەون لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیشەوە وێنەکانیان بڵاو دەکەنەوە و ئێستا دەردەکەوێت لە سەنگەرەکانی پێشەوە هیچ جۆرە چەکێکی پێشکەوتوو ئۆتۆمبیلی درع و کەرەستەی پێویست نییە بۆ شەڕی پێشمەرگە لەگەڵ دوژمن هاوشانی دەیان ڕۆژنامەنووس و چالاکی تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕائید سیروان حسێن یەکێک لە ئەفسەر و فەرماندەکانی پێشمەرگە دان بەوەدا دەنێت و دەڵێت ئێمە چۆن نەکوژرین ئەو کاتەی کامێرای سەرپێچی هاتوچۆی شەقامەکان پێویستتر بن لە دووربینی شەو بۆ سەنگەرەکان ئەو کاتەی ئۆتۆمبیلی گول لە نەبڕی نێو شەقامەکانی شار زۆر زیاتر بن لەوانەی سەنگەرەکان ئەو کاتەی چەکی دەستی پاسەوانی نێو مەزرعەیەکی سەرمایەدارەکان باشتر و پێشکەوتوتر بێ لە چەکی شانی ئێمە لە سەنگەرەکان ئیتر چۆن زیاد ناکات ژمارەی شەهید و بریندارەکان هەموو ئەم خاڵانە ئەو بابەتانن کە لە ئەنجامی هێرشەکانی چەکدارانی داعش بۆ سەرهێزی پێشمەرگە دەرکەوتن و هەموانیش باز لە ڕێخستنەوەی هێزی پێشمەرگە دەکەن لە کاتێکدا ماوەی چەند ساڵێکە دەرفەتێکی باش لە بەردەم حکوومەتی هەرێم و وەزارەتی پێشمەرگەدایە بۆ ڕێخستنەوەی ئەو هێزانە و بەهۆی ململانێک کەسی و حیزبیەکانەوە نەتواندراوە ئەو کارە بکرێت.